کتێبەکە بە شێوەیەکی گشتی سێ ئامانجی سەرەکی لە خۆ دەگرێت. یەکێ لەو ئامانجانە ناساندن و ئاشنابوونی خوێنەری کوردە بۆ ڕێبازە ڕەغنەیە نوێیەکان بە تایبەتی بنیادگەری و دوای بنیادگەری. چونکە ئەم ڕێبازە تا ئێستا وەک پێویست نهاتۆتە ناو خوێنەری کوردە و ئاشنایەتەکەمان تا ڕادەیەک لەگەڵیدا لاوازە. ئامانجی دووهەممان دیسانەوە تێگەیشتن و ناساندنی تاچی کوردە بۆ خۆی لە ڕێگەی نیشتیمانەوە، وەک ئەوەی بێ موقعی خۆی لە نەناو ئەم نیشتیمانە چییە وەچی ڕۆڵی چیە لەم نیشتیمانە، تێکشکاندنی نیشتیمان ئایا ئەو لێ بەرپرسە یان لێ بەرپرس نییە، چەند ئەوانە نیشتیمانەکەی شێرکۆ بێ کەسیان تا ڕادەیەک ناشرین کردووە یان بێزار کردووە یان ون کردووە. خاڵی سێهەمیان بەلای منەوە ئەمەش دیسانەوە هەر گرنگە ئاشنابوون و ناساندن و دەرخستنی توانەکانی شێرکۆ بێکەسە لە ڕووی هونەری تەکنیکی زمانی دەربڕینی ناوەڕۆکی کە ئێستا کچێک نیشتیمانمە ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ بۆ ئێمە.